بەڵام سەبارەت بە ئەو دیاردەی کە ئێستا لە عراق باوە دیاردەی سڵحی عەشایریە کە شوێنی یاسای گرتوۆتەوە پسپۆڕانی بواری یاسایی هۆشداری دەدەن لە زۆربوونی ئەم دیاردەیە کە لە ڕێگەی خێڵەکی و عەشایریەوە هەندێک کێشەی کۆمەڵایەتی چارەسەر دەکرێن بە تایبەتی تاوانەکانی کوشتن. من لەم بارەوە زیاتر قسە دەکەم لەبارەی هۆکارەکان و چارەسەرەکان بەڕێز قەحتان بزونی پسپۆڕی یاسایی میوانمە لەگەڵم دەبێت لەگەڵی زیاتر لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز قەحتان، هۆکارەکانی زیادبوونی دیاردەی سڵحی عەشایری لە عراق چییە؟ بۆچی خەڵک پەنا بۆ ئەم جۆرە سڵحانە دەبن؟ بەخوای بەخشندە میهرەبان، سڵاو بۆ جەناب و کەناڵی کورتان 24 بەو خوازیارین کە پامەکە بگاتە خەڵک. یەک لێدوانم هەیە لەسەر من تەنیا پارێزەرم و ڕاوێژکارم لەسەر ئەو بابەتە بۆی بابەتەکە ڕوون بێت. بەڵێ دەگەرەمە سەر پرسیارەکەت لە ڕاستیدا چارەسەری عەشایری دەبێتدان بۆ دابنین کە یاسا هەیە، یاسا زۆر لایەنەکان بەڵێ لە ڕاستیدا سڵحی عەشایری کە دەبینی زۆر ئاماژەی بۆ دەکرێت لەو دواییانە زیاتر تەشەنەی کردووە. ئەو خەڵکەی کە خێرخوازن دەیانەوێت ئاشتی بەرقەرار بکەن، بەڵام یاساش هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە لە یاسای عراقیدا هەیە. هەر گرژیەک یان هەر شکایەتێک دەچێتە پێشەوە، سکاڵایەک تۆمار دەکرێت لەلایەن تاکە کەس یاخود لەلایەن خەڵکان بە دادگا کە داوات بکرێت بە ڕاوێژکاری شارەزای یاساییەکان ئەو پرسە چارەسەر دەکرێت. ئەمە لە بەسڕە بێت یاخود لە پەرستەکانی دیکە بەمان شێوە. هەر بابەتێک کە پێویست بکاتەیدا ئاشتەوایی کۆمەڵایەتی دەستەبەر بکرێت دەبێت پەنا بۆ یاسا و دادگەکان ببرێت. ئەو دوولایەنە لانی سەرچین کە کێشەکە بەرە و قەراخێکی ئارام و ئاشتیانە بەڵام لە یاسای عراقیدا لە مادەی 82 قانونی مەرافعاتی مەدەنی باس لە تەنازڵ و سڵح کراوە، بەڵام سنوورداری نەکردووە کەمە بە چ شێوازێک بێت، واتە ئەمە سنووردار و ڕەهانی ئەو قانونی کە دیاری کردو. ئەمە دەستی ئەو کەسانی ئاوەڵا کردووە بۆی کە پەنا بۆ سڵحی عەشایری یا چارەسەرکردنی کێشەکان لەم ڕێگەیەوە ببن. ئایا پێویست ناکاتەم قانونە یاسایە جارێکی دیکە تۆڵتر لەگەڵم بابەتە مامەڵە بکات؟ بەڵێ لە ڕاستیدا پێویستە ئەو بابەتە تەماشا بکرێت. بابەتی ئاشتەوایی کۆمەڵەت بابەتێکی گرنگە، وەکو ئاماژەشم بۆ کرد. پێویستە ئاشتەوایی و کشانەوە لە مافەکان لە بەرچاو بگیرێت. پێشم وایە ئەمە ڕۆڵی مشەرع یاساییەکانە. باشە، پێتان وانییە زۆربوونی ئەم دیاردەیە سەروەری یاسا لە عراق دەباتە ژێر پرسیارەوە، ئەمە نابێتە بەدیلێک بۆ یاسا لە داهاتوودا؟ بەڵێ ئەو بابەتە لە ڕاستیدا پێویستە شەقام بیزانێت هاوڵاتیان دەی تێبگەن لە چوارچێوەی دەستور و یاسایە کە دانی پێدانراوە و لەلایەن پێکاتە کۆمەڵایەتە عەشایریەکانیش ڕێژگیراوە. ئەمەش ڕۆڵی دەبێت، ئەمە بۆ ڕۆڵی تەواوی پێکاتەکانی کۆمەڵگە دەگەڕێتەوە لە دەستور و یاساش هاتووە. باشە، متمانەی هاوڵاتی بە دەسەڵاتی دادوەری و دادگاکان لە عراق چەندە؟ ئایا کەم تەرخەمی دادگاکان یا دواکەوتنی چارەسەرکردنی کەیسەکانیان وا دەکات خەڵک لە بڕی دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی سڵحی عەشایری بەکاربهێنێ؟ ئێمە لە ڕاستیدا کە وەکو پارێزەر کە کارمان کردووە دەبینین زۆرجار پرۆسەی چارەسەرکردنی یاسایی زیاتری پێدەچێت چارەسەرکردنی ئەو کێشانە، بەڵام لە هەمان کات بۆیە پەنا دەبەنە بەر ئەو چارەسەرە. لە هەمان کات زۆر کێشێک لە گومان هەیە کە متمانەیەکی تەواو نییە بەو پرسە کە ڕوودەکەن ئەو جۆرە چارەسەرە کۆمەڵایەتیە، بەتایبەت لەلایەنی ئەوانەی کە دەست درێژی دەکەنە سەریان یا خورستەمیان لێ دەکەن یان دەست بەسەر مڵکەکانیان دەگرێت. واتە جۆرە کێشەیەکێ لەلایەن متمانەش، بەڵام یاسا و دەستور تەواوی ئەو لایەنانیان دیاری کردووە و
ئێمەش وەکو پارێزەر لەو چوارچێوەی کاری خۆمان دەکەین و پێمان وایە زۆر گرنگە خەڵکی مافەکانیان بزان و ئاهەنگیشین بۆ ئەوەی چارەسەری کێشەکان هەبێت لە نێوان پێکاتەیەکی کۆمەڵاتیان تایفەیەک بۆ ئەوەی کێشە دروست نەبێت هاوڵاتی کە لە هەمان کات متمانەی نەبوو لەمان کات کێشەکە زۆری پێچوو لەگەڵ ئەو لایەنەی کە دەستدرێژی کردو سەر پەنا دەباتە ئەو لایەنانە ئەوەش دەبێتە ئەو جۆرە جێگرەوەی کە جێگرەوەی کۆمەڵاتی دەبێتە جێگرەوەی یاسا و دەستور دەبێت ئەوە بزانین کە یاسا دەسەڵاتی باڵایە گرتنەوەی ماف لەلایەن هاوڵاتیەوە کردەوەی کەستەمی لێکراوە یا لایەنێکی ئەو سکاڵایەیە لە هەردوو بارەکەدا چ لە سڵحی ئەشایری چ لە دەسەڵاتی دادوەریدا ماف بۆ هاوڵاتی چەندە پارێزراو دەبێت لە کامیان هاوڵاتی مافی زیاتر پارێزراوە بەڵێ تەنە بۆ چوونەکەم بگەێنم بۆ ئەوەی ڕەوتی قسەکانم ئاراستی خۆیان بگرن هاوڵاتی و ئەو کەسێک کە دەستدرێژی دەکرێتە سەر لەلایەن کەسان یاخود لەلایەن ئەوانی دیکە دەستدرێژی دەکرێتە سەر پەنای دەبرێتە بەر بۆ چارەسەر و ئاشتەوای کۆمەڵایەتی لەوان دوو کەوانە و ئەمە پرسێکە لە دەرەوەی یاسایە هاوڵاتی پەنای بۆ دەبات لەو چوارچێوەی ئەو مادەی پێشووتر ئاماژەت پێکرد واتە خەڵکی لەوێ دەگەنە متمانە و باوەڕێک بەبێ دادگا ئەو کێشەیە چارەسەر دەکەن لە تەواوی لایەنەکان ئەو پرسە چارەسەر دەکرێت کە دەکرێت برارەکە گونجاو بێت بەڵام ئەوەی پەیوەندە بە یاساوە بەڵێ یاسا هەیە لە یاسای عێراقی هەندێک لە سکاڵاکان کە پێشکەش دەکرێن بۆ پۆلیس یان لایەنەکانی دیکە و وتەکانیان وەردەگیرێت پرۆسەکە ڕێشۆنی خۆی دەگرێت دواتر دەکرێت بچێتە بابەتەکە ببرێتە دادگا و کەسەکە لێکۆڵنەوەی لەگەڵ بکرێت کە ئایا ئەو کەسە دوای لێکۆڵنەوە دەشێوێت قەرەبوو بکرێتەوە مافەکانی بۆ بگەڕێتەوە بەڵام ئەو کەسەی کە سکاڵا دەکەن لە هەمان کات جار وایە پەناش دەبەنە بەر لایەنی کۆمەڵایەتی و دادگای جێگرەوەش هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشان لە دادگای بابەتیەوە بۆ دادگەکانی دیکە بە لە بەرچاوگرتنی ئەو سکاڵانەی کە هەن بۆ داواکردنی قەرەبووش لەو کەسێک کە دەستدرێژی کردو یاخود مڵکی دەست بەسەر داگرتووە بە ڕێزم هاوڵاتی پەنا دەباتە بەر لایەنی کۆمەڵایەتی و عەشیرەت و هۆزەکان چونکە توانستی داراییشە ڕەنگە لەو ئاستە نەبێت بەدەداچوون بۆ کەیسەکەی بکات تەنانەت ڕەنگە لە ژیانی خۆشی بترسێت ڕەنگە وای ببینێت کە لایەنی هۆزی وەزگەرایی ئەکە ئاسانتر بێت لە دادگا لە دەرەنجام ئەو باردۆخەی لێکەوتێتەوە کە هەیە شتماویش ئەوەیە کە دەبێت بزانن کە چارەسەرەکان هەر چۆنێک بن دوو ڕوویەک دراون بەڵام یاسا پێشینەترە پێویستە هیچ لە چارەسەرەکان پێچەوانەی یاسا و دەستور نەبێت. زۆر باشە بەڕێز قەحتان بزونی پسپۆڕی یاسایی سوپاس لە بەسڕەوە لەگەڵ مابووی.